السلام عليكم باش ما مستقيم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما مستقيم سيارك ما والله. فرمو. ما مستقيم من 8 من وزن صالة ما مستقيم الحمد لله إنه يجي دشتم زور باشا. بس ما مستقيم مواصواسم ما مستقيم عندك زور بيزار والله بس لنا من يجوني ما وش دي احتيادي ما مستقيم كفري ملودين كفري ما مستقيم. کاکە بڵندیان چاوەکەم هەموو ئەو کەسانەی کە گەنجن و سەرەتا دەستەکەن بە نوێژکردن شەیتان دەیهات شتیان بۆ دۆزێتەوە وایان پێکا بۆی ساردەوە بنەوە. شەیتان دوژمنی ئینسانە بە تایبەتی لە مەرحەلەی سەرەتاییە لە سەرەتاوە شەیتان ئەنواع و ئەشکال کێشەت بۆ دروستەکە وەسوەسەت بۆ دروستەکە. خوا پەناماندا وات پێکا کە کفر بکەیت، وات پێکا کە نەعوذ بالله قسەی خراپ بێتە دەمتا. ئەمانە هەر هەمووی کاتێ تۆ بە قسەی ناکەیت و مدەیەک لەسەری ئەڕوا و تو هەر بە قسەی ناکەی دوای ئەمجا ئیگۆڕێ وەسوەسەت بۆ دروستەکە لە دەستنوێژە، وەسوەسەت بۆ دروستەکە لە لەشگرانیە. ئیمجا یعنی وات پێکا کە گشت شەوێک لەشت گران بێ بۆ ئەوی هەڵنەسی بۆ نوێژەکانت. کاتێ چارتی نەکرد لەوەیە ئەمجا تێ وات پێەکان نوێژە سونەتەکان سارد دەکاتەوە نایە لێ بڕۆی بۆ نوێژی جەماعەت. یعنی بەردەوام شەیتان ئەم کێشانەت بۆ دروستەکە، بەڵام تو نابێ بڕۆخی، تو نابێ سارد ببیتەوە، ئەبێ بە بەردەوامی تۆش دژایەتی شەیتان بکەیت تا سەرەکەوی بەسەریە. بۆ ئەوانەی وان نوێژ ناکەن بۆ دروستی ناکە، چونکە ئەوانەی کە نوێژ ناکەن هەر خۆیان بوونەتە شەیتان و شوێنکەوتوی شەیتان، بەڵام بۆ تۆ دروستیەکە بۆ ئەوەی ساردت کاتەوە تۆ شۆک ئەوانت پێوێت. لەبەرەوە هیچ دڵ یعنی غەمبار مەبە و ئاسایی بێ لەلات. ئەوە حاڵەتێکە بەسەر گشتمانە دێ، بەسەر منیشە هاتووە، بەسەر مامۆستا سەینووریشە هاتووە، بەسەر باوکتە هاتووە، بەسەر دایکتە هاتووە، بەسەر هەموو مسلمانان. يعني ما مستعر فكرة بيكون نحن ما مستعر. نعم. ما مستعر فكرة يعني أو فكرة أنا أقدر جناح بيد يعني أو فكرة بعد فأنا بس للشيطان حركاتين وبلا أعوذ بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. جناح بار نابي أو يوم مامۆستا سەینووری وتی ئەوە بگرە ئەوە بکە زۆر باشە زۆر. ما مستعر أنا من زور يعني. قل أعوذ برب الفلق بخينا، قل أعوذ برب الناس بخينا، أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق بخينا. ما مستعر أنا خيم بس أمن يعني لأنه كان زور وسواس. حرب بود هاتو بس أعوذ بالله من الشيطان الرجيم. يعني ما مستعر يعني جناح. أما خير الدسك جناح بار نابي خير الدسك. لا ما مستعر. قلت أنا كده ملاني لقى الشيطان. يعني أصلاً قلت أنا قف فكرة أنا بيقولي بذكر دي دلوسينا مش قلت منك جناح بي. كابرايا كاتلاي في غمري قاص الله وسلم فرمي أمن تشتكي أوان بسراتي في غمري قاص الله وسلم فرمي أو بتوت هاتو أو تبالي فرمي أو يتر كروكي إيمانا أو يتر أو فري إيمانا كشيطان دي أود بدرس. خو ما مستقر رنج أو رصاد زار هاتبي قصدي يعني ناخوش زور. واو بالعكس ناخوش نية ضد خوش بإن شاء الله كشيطان تو هاتو دجاتي توكا. ما دام ضلت مطمئنة ما دام ضلت مطمئنة بزمان الذكر كي إن شاء الله نامنه. أمنون ما مستقيم درس. أو دليل تو إيمان داري كي تشاكي ويا شيطان دي. هو ما مستقيم أتايك نوجه كم يعني عاملة تساوي يعني زور واسواس بحد. معنا واحد بطاقة مباوت والحمد لله. هاي لا جهادة يستلقى الشيطان تو جهادي نفسك إلى قال شيطان. قربانة بممنون. زور برا. يا أخوة بخير بيسات شاو. سلام يا عربي ممنون. بخير بيسات شاو. ما مصا براسي يما أو فترة جنجتي معنا برور السر أما يكيسا أو من على موسى 8 سالة أم كرة 8 سالة يك 8 سالة أمانة هموي بيني معنا إما وبصر هموي شهاتوا صبري أيوة آرامي أيوة هاوري باشي أيوة جويك لقال خالكي باشا بيشكم جاروا أمانة هموي امتحان تاخي كرنوي بصر تعروا أي بتيه بري شو قناغ بخناغي لجيان تا أي بري أوش بأمان شو أي بري يك طبيعتك خويك هي بدرس خوي نيانيو أنا علني يك بدرس وسواس وأنا علني يك بدرس تمليو أنا علني أمانة هموي بلام جرينج أويك وكنت أنا بتفرمت بردوامية يعني تو بردوام بلا سري أو دي توش بيكي أو دي تو بيكي صلنا كيتو يعني مثلا بونا كابرا برجونا حواز لباشان يعني شكون جارو يزور كسالة بخوان يجنا كي باشريكا لا نيوش كي باشريكا شكون روجي لروجان نيوش كزالة بسر أو صراعي كانت لبين شيطانه لبين نفسه لبين إيمانك توهيا أجر تو بي بخسي نفس بكي بخسي خلقي بخسي وسواسك بخواني كم باشر من نرجع وسواسة ما بخواني كم باشر لا بيك وسوسة جهربو بيك بو شو ما صراعك وكتو فرمون صراعك لبين راسو هلا لبين حق وباطله لبين الشر وخيره تابزان تو كيسرك بسرياتكم فترة أو تمنانا إنسان كتمني شو بس بين صالو سي صالو ترى وشان نامني
تەمەڵێکە نامێنێ و دەودا ئەو خونیێنێکە نامێنێ ئینسان چێتە سەر نەمەتەی ئاتیاتی تاکات تەمەنی 40 ساڵ بەڵام ئەگە واز لەوانە بێ واز لە نوێژ و چاکەکان بێنێ ئیتر وای لێ تێ بخۆی تروسکایی تیان نامێنێ کە تروسکاییشتیان نامێنێ تازە ئەڵێ بەخواتر تازە من بەکەڵ نایم و کەوت لەگەڵ ئەچێتە بەرەی ئەولاوە بۆ ئینسان دایمەن هەوڵدا لەگەڵە ذکرکە دوعا بکە و هاوڕەتی خەڵکی باشکە و کۆڵ نەدا ئینسان کۆڵ نەدا چونکم شەیتان ئاواتێتی هیوایەتێتی شەیتانی ئینس و جن نەک بە شەیتانی جن ئاواتیانەوە یەکێک لە خشبە بەرن یەکێک وا لێ بکەن کەوا باشە نەکە ئای خۆشەیتان جار وایە خراپەت پێ ناکە بەس باشە نەکەی چون قۆناغێک لە قۆناغیانەوەی کە تۆ بەرەو خراپە بەرێ ئەوتانێک کە تۆ باشە نەکەی ئینسان کاتێکەوە باشەی نەکرد ئۆتۆماتیکەن بەرەو خراپەڕۆ بۆیە هەوڵدا ئینسان هەوڵدا دایمەن پێم فەرمێ وەتبع السەیئەة الحەسەنە بەردەوام بەدوای هەستت کرد گوناح کرد چاکێکی بەسەرەکە گوناح کرد چاکێکی بەسەرەکە بەردەوام لە دوای خراپە چاکە بکە لە دوای خراپە چاکە لە دوای خراپە چاکە وخالط الناس بخلق حسن واخلاق جوان بێ ئینسان تا ئەخلاقی جوان بێ هەوڵدا بەو ڕەوشە جوانەیە وقت ئینسان تا بتوانێ مامۆستا نهێنی خۆی لای کەس باس نەکە بۆی نشکێتەوە بۆی وای لێنێ لە لای خەڵک بێزراوە بێ خەڵک بیداتەوە بەچایە زۆر جار مامۆستا خوای گەورە ئەتپارێزێت تۆ چەندها حاڵەت کرد بە نهێنی خوای گەورە بۆ ئەتپارێزێ لەبەرەوەی بۆی لای خەڵک ناشرینێ و خەڵک نەیداتەوە بەناو چاوتە ئینسان ئەگەرک و هەڵەی خۆی باسکە لای خەڵک بەیان دوبانەی دێن و بەناو چای ئەگە باشیش بێ هەڵێن کوڕە تۆ دوێنێ و فڵانش نەکرد ئەوکو چۆن پێغەمبەر موسی کاتێکە یەکی کوش لەبەر خاتر کابرا بەیانێکی دایە بەناو چایە بۆ ئینسان تا بتوانێ ئەمە منافقیش نیە مامۆستا ئەمە دووڕووی نییە من باسی خراپەی خۆم نەکەم ئەمە دووڕووی نییە دووڕووی ئەوەیە ئینسان بەبەست وابێ لەگەڵ مسلمانانە خیانەتکە ئەوە دووڕووی نییە من هەڵە یەکەم گوناح یەکەم ئەی شارمەوە بیشارە چون خوای گەورە ئیشارێت و لێت بۆیە بەڕاستی ئینسان تا بتوانێ ئەوڵدا لەو سڕعیکەیە لەگەڵ شەیتانە لەگەڵ خراپە بەردەوام بێ لەسەری تا ئەو ڕۆژەی ئینشاڵڵا بەیزنی خوای گەورە زاڵێ بێ بەسرا و بەسرا نامێنێ بەڵێ مامۆستاگیان خوای گەورە لێ ڕازی بێ شەیتانیش مامۆستا سەینووری دائیمەن ئەگەڕێت بزانم تۆ لە چی لایەکە زوعفت هەیە زوعفەکانت ئەدۆزێتەوە یەک لای یعنی یەک نقطەی لێت گرت ئیتر ئەو کەلێنە یعنی کەلێنێکی لە قەڵاکەت دروست کرد ئیتر هەوڵ ئەدا لەو کەلێنەوە هجووم دەکاتە سەر هەوڵ ئەدا هجووم دەکاتە سەر تاوەکو ئەدڕۆخێنێ